الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە بەردەوامی لە تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی مەریەم لە وتارەکانی پێشوودا باسی چەند پێغەمبەرێک لە پێغەمبەرانمان کرد سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. خوای گەورە باسی کەمێک لە ژیان و بەسەرهاتی ئەوانی کرد. دوای ئەوەی کە خوای گەورە باسی ئەوانی کرد سەلامی خوایان لەسەر بێ دەفەرمی ئولائیکە الذین ئەنعم الله عليهم من النبيين من ذرية آدم وممن حملنا مع نوح ومن ذرية إبراهيم وإسرائيل وممن هدينا واجتبينا. ئەو پێغەمبەرانەی کە باسمان کرد سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، ئەوانەشی کە باس نەکراون، ئەوانە کۆمەڵە کەسێک بوون خوای گەورە و میهرەبان ناز و نیعمەتی زۆری بەسەریانە ڕژاند. ئەوان لەناو کۆمەڵگادا خوای گەورە هەڵیانی بژارد، لەناو قۆمەکانیان لەناو کۆمەڵگادا خوای گەورە هەڵیانی بژارد، کردیانی بە پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ کە ژمارەیان 124,000 پێغەمبەر هاتووە سەلامی خوایان لەسەر بێ. بۆ هەموو خەڵکی سەرزەوی 124,000 پێغەمبەر هاتووە سەلامی خوایان لەسەر بێ. بۆ هەموو قەومەکان، هەموو قەومێک بە زمانی خۆی پێغەمبەری بۆ هاتووە سەلامی خوایان لەسەر بێ، هەرچی قەومی سەرزەوی هەیە. بۆیە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ تایبەت نین بە عەرەبەوە یا بە هیچ قەومێکەوە، لەناو کووردا، لەناو عەرەبا، لەناو فارسا، لەناو تورکا، لەناو ئینگلیزا، لەناو هەموو وڵاتێکدا، هەموو زمانێک لە زمانەکان کە لەسەر زەوی هەیە پێغەمبەرێک یا چەند پێغەمبەرێکیان بۆ هاتووە سەلامی خوایان لەسەر بێ. جا ئەو کەسانە خوای گەورە ناز و نیعمەتی بەسەریانە ڕژاند لە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، لە زۆڕیەتی و لە نەوەی ئادەم پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. و ئەو کەسانەی لە زۆڕیەتی ئەو کەسانەی کە لەناو کەشتێکەدا هەڵیان ماگرت، کەشتەکەی نوح، ئادەم سەلامی خوای لەسەر بێ کۆمەڵە نەوەیەکی هەبوو پێغەمبەر بوو، بێگومان نوحیش هەر نەوەی ئەوە. بەڵام ئەوانشی کە لە کەشتێکەدا هەڵگیران کۆمەڵە نەوەیەکیان هەبوو، ئەو ئیماندارانە خوای گەورە کردیانی بە پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. لە زۆڕیەت و لە نەوەی ئیبراهیم و یعقوب سەلامی خوایان لەسەر بێ، کۆمەڵێک پێغەمبەرمان هەڵبژارد سەلامی خوایان لەسەر بێ. وممن هەدەینا وەجتەبەینا، ئەوانەی کە بەڕاستی ئێمە ئەو کەسانەمان هەڵبژارد هیدایەتماندان، ڕێنمونیمان کردن بۆ سەر ڕێگای ڕاست. باشە ڕێگای ئەمان چییە؟ ئەمان خوا نیعمەتی بەسەریانە ڕژاندووە، لەناو ناز و نیعمەتی خوادان، هەم لە دنیا و هەم لە قیامەت لەژێر ناز و نیعمەت و ڕەحمی خوادان سەلامی خوایان لەسەر بێ. ڕێگای ئەوان چی بوو؟ ڕێبازی ئەوان چی بوو؟ ڕێبازی هەر هەمویان یا قەومی اعبودوا الله ما لەکم من ئیلاهین غەیره. ئەمە شیعار و دروشمی پێغەمبەران بە سەلامی خوایان لەسەر بێ. بانگەوازی ئەوان بۆ ئەو بووە ئەی قەومەکەمان اعبودوا الله، خوا بە تاک و تەنها بپەرستن، شەریکی بۆ بڕیار مەدەن، چونکە لە غەیری ئەڵڵا هیچ خوایەک نییە، هیچ خوایەک نییە. جا ئەگەر تۆیش بەم شێوەیە بووی تۆ لەسەر ڕێگای ئەوانی، خوات بە تاک و تەنها پەرست. ئەگەر پەنا بەخوا لەگەڵ خوادا باوەڕت بە دار و بەردێک بوو، بە قەبرێک بوو، بە موروویەک بوو، بە شتێک بوو زەرەر پێ بگەین و قازان چ پێ بگەینێ، باوەڕت بەوا بوو ئەگەر فڵان باڵندە بخوێنێ زەرەرم پێگەێنێ و پێڵاوەکە عیب نەبێ دەمەخوار بێ زەرەرم پێگەێنێ، ئەگەر ئەمە باوەڕی تۆ بێتەوە لەسەر ڕێبازی ئەوان نیت. ئەوان ڕێبازی ئەوان شیرک و کوفریتیان نەبوو. باوەڕت بەوە هەبێ کە شتێک زەرەر بە تۆ بگەێنێ، کەڵەشێرێک مریشکێک لە کاتی خۆیان نەخوێنێ زەرەر بە تۆ بگەێنێ، ئەگەر ئەمە بیر و باوەڕی تۆ بێ، ئەمە بیر و باوەڕی پێغەمبەران نیە سەلامی خوایان لەسەر بێ. حاشا کەسێ بپژمێ نەوەی بەخوا خێر تازە سەفەرەکەمان فەشەل هێنا تەواو، ئەگەر بیر باوەڕی تۆ ئەمە بێ لە ماشینمانە بڕینەکە تەسبیحێکم بەدەستەوە بێ زەرەرم پێگەێنی، ئەمە بیر باوەڕی پێغەمبەران نیە سەلامی خوایان لەسەر بێ. ئەمە شیرکە، ئەمە شەریک بۆ خوا بڕیاردانە، ئەمە بیر باوەڕی کەسێکە خوا نەناسێ، کەسێکە ترسی خوا لە دڵیان نەبێ. وەڵا کاکەوە بگری دەستەوەتر ژنمارە بڕینەکە فەشەل دێنی، پەنا بەخوا ئەمە شەریک بۆ خوا بڕیاردانە.
ئەمە قسەکردنە لە عیلمی غەیب ئەسڵەن لە داخی ئەوانە دوو تەسبیح بەدەستەوە بگرە خورافیاتە ئەم شتانە جا بۆیە ئەوان خوای گەورە هەڵیانی بژارد پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ خۆیان دەپەرست دەیانزانی بەبێ فەرمانی خوا یەک گەڵادارێک ناکەوێتە خوارەوە ئەو گەڵاداری کە دەکەوێتە خوارە وەڵڵی هەموو هەناسەی کە تۆ ئەیدەی هەڵێمەژی و ئەیدەی خوای گەورە ئاگادارێتی و بە فەرمانی خوایە بۆیە گوێ بە کەس مەدە لە کەس مەترسە شەرم لە خوا بکە لە خوا بترسە و خۆشەویستی خوا لە دڵتا بێ ئەوان خوا نیعمەتی بەسەریانە ڕەژاند لەبەر ئەوەی ڕێگای خوایان گرت لەبەر ئەوەی خوایان بە تاک و تەنها پەرست شەریکیان بۆ بڕیار نەدا ئەگە تۆش لەسەر ڕێبازی ئەوانی نەبێ باوەڕ بەم شتانە هەبێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک مورویەک هەڵواسێ شتێک هەڵواسێ بەقەد دیوارە بەقەد خۆیەوە شەریکی بۆ خوا بڕیار داوە ئەگە تۆ باوەڕ بە نوشتێکی سێسوچە هەبێ کەواتە تۆ شەریکت بۆ خوا بڕیار داوە خوات بە تەنها نەپەرستووە ئینسانی ئیماندار دەزانێ هەموو شتێ بەدەستی خوایە جا ئەوان خوا نیعمەتی بەسەریانە ڕەژاند سەلامی خوایان لەسەر بێ لەبەر ئەو بوو خوایان بە تەنها دەپەرست ئەگە تۆش پێت خۆشە خوا نیعمەت بڕژێنێ بەسەر تاو لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەوانە بی ئەوەی لەگەڵ پێغەمبەرانە حەشر بکرێ سەلامی خوایان لەسەر بێ یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی بێگومان هیچ ترسێکیان لەسەر نییە ترس و بیم بۆ ئەوان نییە لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە پیاوێک هاتە خزمەتی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر من شایەتی بدەم هیچ خوایەک نییە هیچ پەرستراوێک نییە هیچ زاتێک نییە بە حەق شایانی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ و شایەتی بدەم کە تۆ محەممەد و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تۆ نێرەراوی خوای ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە ئەگەر وتم لا إله إلا الله محەممەد رسول الله و پێنج نوێژەکەم کرد پێنج نوێژەکە و زەکاتی ماڵەکەم دەرکرد و مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووم ئایا پاشە ڕۆژی من چۆنە خوای گەورە چی بۆ من دەکات لە کاتێکە خوا پێویستی بە عیبادەتی ئێمە نییە شایەتمان دێنم نوێژ دەکەم ڕۆژوو دەگرم زەکات دەدەم ئایا من لە ڕۆژی قیامەتە سەرنجامی من بۆ کوێیە خوا چۆن پاداشتی من دەداتەوە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم من مات على هذا كان مع النبيين والصديقين والشهداء يوم القيامة هكذا هەر کەسێک لەسەر ئەم چاکانە بمرێ شایەتمان نوێژ ڕۆژوو زەکات لە ڕۆژی قیامەتە لەگەڵ کێدا ئاوا دەبێ لەگەڵ پێغەمبەراندا سەلامی خوایان لەسەر بێ لەگەڵ ئەواندا حەشر دەکرێ ئاوا هاوڕێی ئەوان دەبێ ئەم 250 چەندی لێکۆ نزیکن لەگەڵ 124,000 پێغەمبەر حەشر دەکرێ سەلامی خوایان لەسەر بێ لەگەڵ صدیقین لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر و سەحابە و شەهیدەکانە حەشر دەکرێ ئەوانەی کە لە دنیادا ڕازگۆ بوون خوا لەگەڵ ئەوانە حەشر دەکا و لەگەڵ ئەواندا کۆت دەکاتەوە بەڵام بە مەرجێکی تریشمان هەیە ئەی گەنجەکان بۆ ئەو کەسانی عەزێت و دایک و باوکی خۆیانەتە ئەزانی ئەگەر تۆ نوێژ بکەی ڕۆژوو بگری شایەتمان بهێنی زەکاتیش بدەی حەجیش بکەی عیبادەتی تریش بکەی تاوانێک هەیە ئەگەر ئەنجامی بدەی زۆر ئەلەم شتە مەحرومت دەکا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەم عیبادەتانە بکە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و ڕازگۆیاندا حەشر دەکرێ بە مەرجێک عەزێتی دایک و باوکی نەت ئەو مەرج ئەگەر عەزێتی دایک و باوکتدا بترسە لەوەی کە تۆ شمولت ناکەم حەدیث تاو چونکە ئازاری دایک و باوکدا عەزێت خۆ بەس ئەوە نییە لێیدی بەس ئەوە نییە سوکایەتی پێ بکەی عەزێت ئەوەیە دڵی ڕاگیر نەکەی خەمی لێ بخۆی خەفەتی بدەیتێ ئازاری بدەی ناڕەحەتی بکەی بە قسەی نەکەی ئەوانە هەمووی ئازارە عەزێدانی دایک و باوک وات لێ ئەکات تۆ
پەنا بخوا حەچەنێ نوێژ دەکەی ڕۆژوو دەگری شایەتمان دەهێنی زەکات ئەدەی حەجەکەی ئەو ئازادانی کە دایک و باوکت بەهۆی تۆ دەناڵێنن ئەبێتە هۆکارێک بۆی کە پەنا بخوا بترسە لەوەی کە لە ڕۆژی قیامەتا لەگەڵ پێغەمبەرانە حەشر نەکری بەو مەرجە نوێژەکان بکەی و عەزەتی دایک و باوکت نەدەی تۆ لەگەڵ پێغەمبەرانە حەشر دەکرێی سەلامی خوای لەسەر کەواتە ئاگادار بە عەزەتی دایک و باوکت مەدە بەڵام ئەگەر دایک و باوکت فەرمانیان بە خراپە پێکردی بە قسەیان مەکە وەڵا بەخوا ڕۆڵەگەر لە چک بکەی من عەزێتە خۆم بە عەزێت خۆ عەزێتە گوناحبار نابی بەخوا ڕۆڵە نوێژ بکەی من عەزێتە خۆم با عەزێت خوا لە شتی ناحەقا تۆ عەزێتی مەدە لە حەقا بە قسەی مەکە بەڵام بێڕێزیشی بەرامبەر مەکە سە خەڵکی وا دەزانم و توێتی بەخوا براکەم حەیای بردمە نوێژەکات یا کوڕەکەم حەیای بردمە ناو خەڵکە نوێژەکە و کاکە هاموشوی مزگەوتەکە حەیام چوو ئەمە حەیا چوونە نەخێر دایک و باوکت فەرمانیان پێکردی بە خراپە بە شتێک کە خوا و پێغەمبەری خوا سازم پێی ڕازی نییە بە قسەیان مەکە بەڵام بێڕێزیش نەکەی بە قسەیان مەکە دەڵێ ڕۆڵە نوێژ مەکە مەڵێ بەخوا هەر نوێژەکەم حساب بۆ ناکەم نە وە نوێژ بکە و بەکردەوە نوێژەکەت بکە و بەدەم هیچ ماڵێ بەخوا خۆت داپۆشی حاشات لێکم بەخوا ڕیش دابنێ حاشات لێکم تۆ گوناحبار نابیت بەڵام لە شتی ناحەقی عەزەتی دایک و باوکت بدەی تاوانێکی زۆر گەورەیە کەواتە پێت خۆشە لەگەڵەوانە حەشر بکرێی دەی عیبادەتی خوا بکە لە خوا بترسە و تەقوای خوا بکە خوای گەورە و میهرەبان باسی پێغەمبەرانمان بۆ دەکات سەلامی خوایە لەسەر بێ دەفەرمێ ئەم پێغەمبەرانی کە باسمان کرد سەلامی خوایە لەسەر بێ کە خوا ناز و نیعمەتی بەسەریانە ڕژاندووە صیفەتیان چۆن بوو ئەمە صیفەتەکانیانە ئایا ئێمە واین دەفەرمێ إذا تتلى عليهم آيات الرحمن خروا سجدا وبكيا كاتي آياتكاني خوان بسرات دخلين رايوة كاتك وحيان بودهات هر فرمان إخوة بياني دكر جيبة جيان دكر الروشتنا السجدة دقريان يعني للسجدة دقريان ديانو خواه ليمان خوش خواه بمان خبهشتو يعني في غمري خواه صلى الله عليه وسلم حديث معني حتى بياني قرياو حتى بياني قرياو قريان بو جنية قريان بو جنوب بياو پێغەمبەری خوا سازم شەوی هەتا بەیانی گریاوە چەندەها شەو نەک شەوێک پیاوچاکی وا بووە سەحابە و تابعین هەتا بەیانی چەندەها سەعات گریاوە گریانی ژن نییە گریانی پیا و ژنە گریانی کەسێکە لە خوا بترسێ چونکە وەتا خوای گەورە فەرمێ خەڕوا سوجەدەن وەبوکیە ئەوان سەجدە بۆ خوا دەبن و دەشگرین بۆ ئیمام نەووی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ گریان لە کاتی قورئان خوێندنە کە قورئان دەخوێنی بگریت ئەوە صیفەتی خواناسانە دروشم و شیعاری پیاوچاکانە پیاوچاکان کاتێک گویان لە وتار دەگرت کاتێکە قورئانیان دەخوێند زۆر جا دەگریان تۆش بگری چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دوو چاوەی خوا ئاگری حرام کردووە لەسەر یەکێ لەو چاوانەی کە خوا ئاگری حرام کردووە لەسەری بە هیچ جۆرێ ئاگری جەهەنەم نابینێ حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسە ناڕاتە ئاگرەوە حتاکو شیر نەگەڕێتەوە بۆ ناو گوانی حەیوان تۆ شیرێک بدۆشە لە گوانی حەیوانێ ئەتوانی بیخێتە دووبارە بخێتە جێی خۆی ناگەڕێتەوە بە هیچ جۆرێ گەڕانەوەی نییە ئەو کەسەشی لە ترسی خوا بگری ئاگری دۆزەخ نایگرێتەوە نایسووتێنێ حتا شیر نەگەڕێتەوە بۆ ناو گوان بە هیچ جۆرێ ئەو چاوە ئاگر نابینێ یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی بەڵام پێویستە هەندێک جار بە تایبەتی لە ماڵەوە لە شەو نوێژە گریانمان هەبێت بگرین بڵێن خوای لێمان خۆش بێ خوایە پێویستمان بە تۆیە هەموو کاتێ هەموو ساتێ ئەگەر وامان کرد ئینشاءالله خوای گەورە دڵخۆشمان دەکات بۆیە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ صیفەتیان وا بوو کاتێ ئاەتی خوایان بۆ دەهات ملکەج دەبوون دەگریان سەجدەیان بۆ خوا دەبرد وەکو ئێمە ئینکاریان نەدەکرد وەکو ئێمە سەرکەشیان نەدەکرد وەکو ئێمە دڵڕەق نەبوون ئەوان خوایان دەناسی ئەزانی چەندێک گەورەی ئینسان لە ترسی خوا عیبادەتی خوا بکە و لە خوا بترسێ چاکە بکات
ئەزانی چەندێک گرنگە ئینسان لە دنیادا خواناز بێت، ترسی خوا لە دڵیا بێت. لە حەدیثێکی صحیح داتەوە لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی قودوسیە، وعزەتی وجەلالی، خوای گەورە دەفەرمێ سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم. بەڵام خوای گەورە بۆچی سوێنەخوا؟ بۆچی سوێنەخوا؟ سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم. لا ئەجمع لعبدی ئەمنەینی ولا خەوفەینی، سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم بۆ بەندەکەی خۆم دوو ترس کۆ ناکەمەوە، دوو هێمنی و ئارامیش کۆ ناکەمەوە، ئەمنیەت و ئارامی. چۆن؟ سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم. إن هو أمينني في الدنيا أخفته يوم أجمع فيه عبادي. بەخوا ترسناکەم حەدیثە، زۆر ترسناک، زۆر دڵخۆشیشە بۆ کەسێک کە شمولی بکات. خوای گەورە دەفەرمێت سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم، هەر کەسێ لە دنیادا لە عەزابی من ئەمین بێ، بڵێ چیم کردووە، چیمان کردووە، گوناحم چییە، گوناحم نییە، ئەمە کە خەڵک ئەمڕۆ دەڵێ عمری 60-70 ساڵە لێ وەڵی چیم نەکردووە، چیم کردووە، وەڵا گوناحم نییە، دوو گوناحم هەیە، گوناحێکم هەیە، چوارم هەیە، پێنجم هەیە. هەی بەدبەخت، ئەمە ترسی تۆیە لە خوا لە قیامەت؟ سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم، خوای گەورە دەفەرمێ ئەوەی لە دنیادا لە من ئەمین بێ، لە من نەترسێ، لە قیامەتی تۆقێنەوەی ترسێنە تەواو. ئەی ئەخەفته یومە ئەجمع فی عیبادی. گومان لە قسەی خوادا هەیە؟ وەڵای ئەو ڕۆژەی کە خوای گەورە خەڵکی کۆ دەکاتەوە، خوای گەورە وعدی داوە لەو ڕۆژەدا بترسێنێ، بتۆقێنێ. چونکە لە دنیادا و لەخوا ناترسم، چیم کردووە تا بترسم لە قیامەت؟ بەخوا بە پاو پێڵاوچینە بەهەشتەوە. ئەگەر ئەمانەت وت بترسە لە ڕۆژی قیامەتە، خوا وعدی داوە سوێنی خوا دۆ ئەترسێنێ. چونکە لە دنیادا نەترسای هەراو چیم کردووە، چیمان کردووە، بۆ قبولی ناکە، قبولی کردووە، یعنی بێمنەتی لەخوا. ئەگەداری خوا تا ئیسا وا بوویتە تۆبە بکە. ئینسانە بێ ئومێدی بەخوا هەبێ، بەڵام نابێ ئەوەندە بغرایش بێ بەڵێ بە پاو پێڵای خۆمەچمە باشت. دەستێن بەخوا یەک پێغەمبەرێ لە پێغەمبەران زاتی نەکردو سەلامی خوای قسەی بکات. وەڵڵاهی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی ناتوانێت قسەی وا بکەن. بۆ تۆ لەوان بەتەخواتری، بۆ تۆ لەوان چاکتری، بۆ تۆ لەوان لەخوا نزیکتری؟ نا، ئینسان کە بێعیلم بوو، نەزان بوو، شەیتان ئاوای خەڵەتێنێ نابێت. وخوای گەورە فەرمی وئین هو خافنی فی الدنیا ئەمەنته یومە ئەجمع فیه عیبادی. وەڵڵاهی خوای گەورە دەفەرمێ سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم، ئەوەشی لە دنیادا لێم بترسێ، لەو ڕۆژەی بەندەکان کۆ ئەکەمەوە لە ساحەی مەحشەر، لەو ڕۆژەدا ئەمینی دەکەمەوە نایترسێنم. لە دنیادا لە خوا بترسی، لە قیامەت ناترسێنێ. لە دنیادا لە خوا نەترسی، لە قیامەت خوا ترسێنێ تەواو. جا کەواتە پێویستە چی بکەین؟ لە خوا بترسی. ترسی خوا لە دڵمان نابێت. هەندێک جار ئەمە حرامە، خۆتی لێ بپارێزە. میرات کۆ ئەەکەیتەوە بۆ مناڵەکانت، حرام مەخۆ، غەش مەکە. چونکە ئەگەر یەک دەنکێ برنج غەش بکەی، یەک فلسێ غەش بکەی، قەت لە کۆڵت نابێت. بۆ قیامەت دەمێنێت ئەگەر ئەو کەسە گەردنت ئازانەکە. وەڵڵاهی تۆوی خەردەلە، ئێمە خەردەلەمان بینی هۆمان، تۆوێکی زۆر وردی هەیە، زۆر. خوای گەورە دەفەرمێ ئەگەر بەقەت تۆوی خەرتەلێ چاکە و خراپە هەبێ، ئەیهێنین بۆ قیامەت. کەواتە چۆن لە خوا ناترسی؟ کەواتە مام حاجیگان ئیتر مەڵێ من چیم کردووە گوناحم نییە و چیمان کردووە، بڵێ من تاوانم زۆر کردووە، لەو ڕۆژەی بالغم خەریک گوناح و تاوانم، ئاوا بڵێ. ئەگەر لە خوا ترسێ بێ ئاوا بڵێ. مام حاجیگان مەڵێ بە پاو پێڵاوچمە باشتەوە، بڵێ ئومێدم وایە خوا بمخاتە باشتەوە، بەڵام دەیشترسم عەزابم بدە. ئیمام عومەر ڕەزای خوا لێ بێ دەیفەرموو ئەگەر بزانم یەک کەسێ دەڕاتە دۆزەخەوە، ئەو کەسە دەترسم من بم، دەترسم یەک کەس بڕاتە دۆزەخەوە. ئیمام عومەر وا دەڵێ ڕەزای خوا لێ بێ تۆ چیت؟ من چیم؟ وەگەر یەک کەسێکیش بڕاتە بەهەشتەوە، ئومێدم وایە ئەو کەسە من بم، لە دوای پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ. مەبەستمان چیە لێرەدا؟ ئینسان دەبێ بترسێ لە خوای گەورە، ئومێدشی بە ڕەحمی خوا هەبێ، هەردووکی دوو باڵە، ترس و ئومێد. بەڵام تەنها ئومێدت هەبێ و نەترسی، ئەوە بە قیامەت خوا وعدداوە بترسێنێ بە سزای خۆی. کەواتە خۆشەویستان، با بە خۆماندا بچینەوە، تەخوای خوا بکەین، لە خوای گەورە بترسین. خوای گەورە دەفەرمێ بەڵام ئەمە پێغەمبەران و سەلامی خوایان لەسەر بێ، لە دوای ئەوان
کۆمەڵە کەسێک پەیدا بوون لە نەوەی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ لە زۆڕێتی ئەوان فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا ئەمە صفەتی پێغەمبەران باسمان کرد سەلامی خۆیان چۆن بوون چەندێک لە خوا ترسان لە چەند وتاری پێشەوە باسمان کردن بە کورتی بەڵام لە دوای ئەوان کۆمەڵە کەسێک پەیدا دەبێ لە نەوە و زڕێتی ئەوان بە پێچەوانەی پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لەسەر بێ لە زۆر شتە ئەوە ناز و نیعمەتی خۆیان بەسەرەوەی ڕژاوە عیبادەتی خۆیان دەکرد عیسا باسمان کرد سەلامی خوا لەسەر بێ فەرمی خوای گەورە فەرمانی پێم کردووە حتا دەمرم عیبادەتی خوا بکەم مادومت حەیە حتا دەمرم نوێژ بکەم یعنی پێغەمبەری خوایە سەلامی خوا لەسەر بێ عیسا فەرمانی پێکراوە لەیانی خواوە حتا مردن نوێژ بکە ئەکرێ مجریمێک دوای ئەوان بێت بڵێ وەڵام من نوێژم لەسەر هەڵگیراوە ئەو مجریمە نەک پیاوچاک پیاوچاک چۆن نوێژی لەسەر هەڵەگیری ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خوای گەورە نوێژی لەسەر هەڵنەگرت ئەی بۆ خوا نوێژی شەو نوێژی لەسەر فەرز بێ شەو نوێژ نەک نوێژە فەرزەکانیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە تایبەتمەندەکانی بۆ شەو نوێژی لەسەر فەرز بوو وەک ئێمە نەبوو کە سونەتە ئەبوایە شەو نوێژی بکردایە یعنی ئەکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو پێغەمبەران نوێژیان کردبێ و هەتا مردن ئەکرێ مجریمێک بڵێ وەڵام من نوێژم لەسەر هەڵگیراوە بۆ نوێژ ناکەی وەڵام من لە کەعبە نوێژەکەم ئینسان ئەوەنە فەقیر بێش باوەڕی بەمانە هەبێ بەمانە بخەڵەتێ ئەمانە مجریمن ئەمانە پیاوچاک نەبوون پیاوچاک نوێژ دەکات هەتا مرد مجریمیش خەڵکی خەڵەتیە نیە وەڵا کاکە من لە کەعبە نوێژەکەم بۆ تۆ ئەگە تارێشت ببێ ئەتوانی پێنج فەرزە بڕێ بۆ کەعبە لەگەڵ دانیشتێ ڕای لە کەعبە نوێژم کرد ئەخر کەعبەی تۆ باڵە خەڵکە دانیشتیت خەریت ناخواردنی کەعبەی چی ئینسان ئەگەر عەقڵی هەبێ خاوەنی عەقڵێک و ژیرێک بێ دەزانێ ئەمانە هەمووی خورافیات هەمووی خەڵەتاندنی عەقڵێتی خەڵکە گاڵتەکردنە بە عەقڵی خەڵک خۆی گەورە دەفەرمێ لە دوای ئەوان پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کۆمەڵە کەسێک پەیدا بوون ئەضاعوا الصەلاة نوێژەکانیان بەزایەدا نوێژەکانیان فەوتان یا هەمووی یا هەندێکی ئەمڕۆ خەڵکی نوێژی بەزایەدا و دوای ڕەمەزان بە دەگمەن خەڵکی نوێژی بەیانیەکە عەسریش هەریک ڕاوەپارەیە مەجالی نییە دەمە ئێوارە دێت ئەگە چوار کات نوێژ کات چوار دەنگۆدارە عەرزەکەوتەوە وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بۆچی نوێژەکانیان دەفەوتێنن واتبعوا الشهوات شوێنی شەهەوات کەوتونە ئارەزوەکان شوێنی دنیا کەوتونە مەجالم نییە کاکەگیان مەجالم نییە کەواتە خوای گەورە دەفەرمێ فسوف يلقون غيا ئەو کەسانە کە نوێژەکانیان بەزایەتە دەن و دەیفەوتێنن ئیتر هەندێکی بێ یا هەمووی بێ شوێنی هەوا و ئارزوەکانیان دەکەون و خراپەکاری دەکەن ئەوانە فسوف يلقون غيا ئەوانە دەخرێنن ناو چ شوێنێکەوە ناو ئاگری دۆزەخەوە ئەوانە خەسارەتمەندن غەی یعنی خەسارەتمەندن دۆڕاون کابرای نوێژ ناکات دۆڕاو نییە خوای گەورە فەرمێ فسوف يلقون غيا ئەگەن بەچی بە هیلاکی و بە تیاچوون غەیەکێ معنەکانی غەی یعنی واتە دۆڵێکە لە دۆڵەکانی دۆزەخ چۆن وەیل پەنا بەخوا چاڵێکە لە چاڵەکانی دۆزەخ غەیش بە هەمان شێوەیە واتە ئەوانەی کە نوێژەکانیان دەفەوتێنن ئەوانەی کە شوێنی هەوا و ئارەزوەکانیان دەکەون و بە دڕەوشتی خراپەکاری دەکەن ئەوانە ئەگەر تۆبە نەکەن دەڕۆنە ناو ئاگری دۆزەخ پێغەمبەران بۆ بەهەشت سەلامی خوایان لەسەر بێ ئەوشی شوێنی ئەوان کرد بۆ بەهەشتە ئەوەشی بیلعەکس و پێچەوانەی ئەوان هەڵس و کەوت کە خوای گەورە وعدی ئاگری پێیان داوە تەواو ئێتر خوا بەڕەحمە بەڵام ئاگریشی خۆ بەس بۆ کافر دانەناوە بۆ خراپەکار دایناوە کەواتە با شوێنی پێغەمبەران بکەین سەلامی خوایان لەسەر هەمومان وەرن با شوێنی بەرنامە و ڕێبازی ئەوان بکەین بۆ ئەوەی لەوان لە قیامەت جیا نەبینەوە پێت خۆشە لە قیامەتە لەگەڵ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر جیات بکەنەوە بڵێن تۆ لەگەڵەوانە حەشر ناکرێی پێت خۆشە لە سەحابەکان و خواناسان و شەهیدەکان جیات بکەنەوە بەهۆی تاوان و خراپەکانتەوە ناوەڵڵا دەی باوەرن با بە هەمومانەوە بڕیار بدەین وعد بدەین هەتا زیندوین لەسەر ئەو وعدەی خۆمان بین ئیاکە نەعبود خوایە وعد بێ عیبادەت بۆ تۆ بکەین و ئیاکە نەستەعین خوایان وعد بێ تەنها داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ بکەین ئەمجا بڵین و ئەو وعدەی کە بەخوامان داوە جێبەجێکەین و ئەو داوەشی کە لە خوامان کردووە
خوا پێمان دەبەخشێ کە دەڵین ئیهدینا الصراط المستقیم. خوای بمان خەسەر ڕێگای ڕاست. ڕێگای ڕاست کامەیە؟ صراط الذين أنعمت عليهم. ما قیتە سەر ڕێگای ئەو کەسانی کە نیعمەت و بەسەریانە ڕژاندووە لە پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان سەلامی خوایە لەسەر بێ. غەیر المەغضوب عليهم. خوایە نەمخەیتە سەر ڕێبازی جوولەکەکان ولا الضالین. خوایە نەمخەیتە سەر ڕێبازی گاورەکان. دەوارن با ئێمەش لەسەر ڕێبازی پێغەمبەران بین سەلامی خوایە لەسەر بێ. ئەوەی کە داوای دەکەین و وعد بەخوا دەدەین جێبەجێ بکەین. بە حەدیثێک کۆتایی بۆ تارەکە دەهێنم. لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیحە پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم، والله تۆ لای من خۆشەویستتری لە نەفسی خۆت. لە نەفسی خۆت چەندێک خۆم خۆش دەوێ. بڕۆ دوا کاکە، بڕۆ دوا دێ ئافرین، بڕۆ دوا کاکە گیان، بڕۆ دوا. ئەو کۆکەی لەو تارەکە دەرەچێ، بڕۆ دوا دێ ئافرین. ئافرین دیکات. بڕۆ ئەو پشتەوە. من چاوەڕی تۆ ئەکەم دێ بڕۆ پشتەوە دێ ئافرین. ئالۆ دانیشت دێ ئافرین. پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تۆ خۆشەویستتری لای من لە نەفسی خۆم، واتە لە خۆم زیاتر تۆم خۆش دەوێت. واللهی تۆ خۆشەویستتری لای من لە خێزان و مناڵەکانم، خۆشەویستتری لە کچەکەم، لە کوڕەکەم، لە خانەوادەکەم لە خۆشم زیاتر. واتە تۆم لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێت. هەرچی کەسم هەیە هەمووی لە دوای تۆیە، بە خۆیشمەوە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، من جاری وایە لە ماڵەوە، لە ماڵ خۆما دانیشتوم، بیری تۆم دەکەوێتەوە، واللهی سەبر ناگرم حتا نەیەم بۆ لای تۆ. بیر دەکەم لە ماڵەوەم، بیر دەکەم دێم بۆ لات، وازە ژن و مناڵ دەهێنم دێم بەس چکە بیری تۆ دەکەم. ئینسان کە کەسێکی خۆشویست بیری دەکا بێگومان. دەورە پێغەمبەری خوش بێ صلی الله عليه وسلم. واللهی لە ماڵەوە دانیشتومە چەند جار سەبر ناگرم، بیری تۆ دەکەمەوە، ڕێک دێم بۆ لات، حتا نەیەم بۆ لات ئارام نابمەوە. چونکە ئەوەنە بیر دەکەمەوە، خۆشتم دەوێ، ناتوانم لە بیرت بکەم. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەر کاتێ بیری مردنی خۆم و خۆت دەکەمەوە، بیرە دەکەمەوە کە من دەمرم و تۆش دەمریت، گومانم لەوە دانیە کە تۆ دوای مردن دەڕۆیتە بەهەشتەوە. هیچ گومانم تیا نییە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، گومانم لەوە دانیە کە تۆ دەڕۆیتە بەهەشتەوە. بەڵام کاتێ دەڕۆیتە بەهەشتەوە لەگەڵ پێغەمبەرانە بەرز دەبیتەوە، لە بەهەشتا پلۆپایەکانت بەرز دەبێتەوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرزترین پلۆپایی هەیە لە بەهەشت، کە هەموو کاتێ ئێمە دوعا دەکەی دەڵین ئاتی محەممەدەن الوەسیلەتە والفەضیلە. خوایەکیان پلۆپایی وەسیلە و فەضیلە ببەخشە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستی خوا دەڵێ دوعای خێرم بۆ بکەن، خوای گەورە وەسیلە و فەضیلە بداتێ. هەر کەسێ ئەم دوعایم بۆ بکە لە دوای بانگەکان، من لە ڕۆژی قیامەتە شەفاعەتی بۆ دەکەم. بەس دوعای خێرم بۆ بکەن، خوای گەورە ئەو پلۆپایە بەرزەم پێ ببەخشێ. بە ئێمە دەفەرمێ دوعای خێرم بۆ بکەن، تۆش دەڵێ کاک ئەم پێویستمە دوعای خێری خەڵک نییە. ئەمە بوغراییە، ئەمە سەرگەردانی و بەدبەختی تۆیە. ئەگەر ئەوە قەنەعەتت وابێت، پێویستە بە دوعای خێری موسڵمانێکە بۆت بکە، موسڵمانێکی زیندوو، بەڵام مردوو پێویستی بە ئێمە، ئێمە پێویستمان بە مردوو نییە، مردوو پێویستی بە ئێمەیە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دڵنیام لەوەی کاتێک کە تۆ وەفات دەکەی دەڕۆیتە بەهەشتەوە لەگەڵ پێغەمبەرانە بەرز دەبیتەوە، سەلامی خوایە لەسەر بێ. بەڵام لەوە دەترسم نەتبینم، لە دوای مردنم نەتبینم. سەحابەیە ئەفەرمێ ئەترسم نەتبینم بڕۆمە دۆزەخەوە، تۆش ئەڵێ من بەهەشتیم چیم کردووە؟ بەخوا ئەگەر خوا بناسی قسەی ناکەی، بەخوا ترسی خوا لە دڵتا بێ قسەی ناکەی، بەخوا ئەگەر یەک تۆزێ عیلمت پێ بۆیە قسەت ناکرد، بە چونکە نازانی عیلم چییە و دنیا چییە و قیامەت چییە بۆ ئەو قسانە دەکەی. گومانی باش بەخوا بەرە، من نەوتۆ گومانی خراپ بەخوا بەرە، بەڵام بیشترسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کاتێم پیاوەتی ئەترسم نەتبینمەوە لە قیامەت بڕۆمە ئاگرە و خوا سزام بدا. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وەڵامی ئەم پیاوەی نەدایەوە. حتا خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە بە جوبرەئیلدا سەلامی خوا لەسەر بێت. جوبرەئیل ئەم ئاەتەی بۆی نایە خوارەوە سەلامی خوا لەسەر. یعنی سبحان الله پیاوێکی ئیماندار سەحابەیەک ئەترسێ لە خوا. خۆشەویستی بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. دوای ئەوە خوای گەورە ئەو سەحابە بەڕێزەکە ئەم قسەیە دەکات ئەوەندە لای خوا بەڕێزە. خوای گەورە جوبرەئیل سەلامی خوا لەسەر بێت دەهێنێتە خوارەوە ئاەتی بۆ دادەبەزێنێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو سەحابەیە ئاوا بڵێ. خوای گەورە دەفەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. خوای گەورە فەرمی هەر کەسێک ئەی سەحابەکە مەترسە بەو مەرجەی ئەمە لە تۆدا هەبێت ئەمەتیابوو مەترسە. هەر کەسێک گوێڕاڵی خوا و پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم. ئەوە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران سەلامی خوا لەسەر بێت، لەگەڵ شەهیدەکان، لەگەڵ ڕازگۆیان، لەگەڵ خواناسان و پیاوچاکانە حەشر دەکرێ. لە قیامەت لەگەڵ ئەوانە کۆ دەبیتەوە. ئەوانە باشترین ڕەفیق و هاوڕێن، باشترین کەسن کە ئینسان لەگەڵیانە حەشر بکرێت. کەواتە ئەگەر ئێمە گوێڕاڵی خوا و پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، فەرمانی خوا جێبەجێ بکەین، دڵنیابە لە قیامەت خوای گەورە ڕەحمان پێ دەکات. بەڵام باب لە خۆمان بایی نەبین، بترسین لەخوا ئومێدیشمان بە ڕەحمی خوا بێ. ئەو کاتە ئینشاءالله خوای گەورە دڵخۆشمان دەکات حتا زیاتر لەخوا نزیک بین، زیاتر ئەو دینەی خوا تەطبیق بکەین، زیاتر قیامەتمان باشە بێت. هەتا زیاتر سەرکەشی بکەین و بە قسەی شەیتانیش بکەین، قیامەتمان زیاتر زەعیف و لاواز دەبێت. لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا بۆمان باس دەکا، باسی قیامەتمان بۆ دەکا. ئەزانیت چی شتێک لەسەر پەردی سیرات کە هەمومان بەسەریدا دەڕۆین، چی شتێک وا لە ئێمە دەکا زوو بپەڕینەوە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تجری بهم أعمالهم. کردەوەکان ئینسان دەبات. هەیە وەکو تیشکێک دەڕات، تیشک یعنی جارێ تیشکی خۆر بۆ نمونە بە 8 سانی دەگاتە سەر زەوی، 8 چرکە هەیە وەکو ئەو تیشکە دەڕاتە ناوبە ڕێک بە پردە سەپەتی سراتە تێپەڕی. چۆن دەڵێی بە چاوتورکاندنی دەیپەڕێنی. هەیە وەکو بایەکی سەریع دەڕوات. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم هەیە وەکو سوارێک ئەسپێک دەڕوات کە کابرایەک سواری بۆ دەڕوات. هەیە وەکو باڵندەیەک دەڕوات. هەیە وەکو پیاوێکی سەریع دەڕوات. هەیە وەکو پیاوێک دەڕوات لەسەر خۆ بڕوات. هەیە دەڕوا و دەکەوێ. بۆیە چی شتێک دەورە بینە کردەوەکانت. کردەوەت زیاتر چاکر پێ بێ، پەڕینەوەکە سەریعترە. کردەوەی چاکیشت کەمتر پێ بێ، پەڕینەوەکەت خاوترە و تاقیترە بی، ناڕەحەتیشە. کەواتە پێویستمان بۆی خۆمان ماندوو بکەین، ذیکری خوا زۆر بکەین، قورئان بخوێنین، گوێ لە قورئان بگرین، چاکە بکەین، نوێژ بکەین، عیبادەت بکەین، بۆی ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە کاتێک خۆ بە خۆمان بزانین لەگەڵ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێت چەند خۆشە لە قەبر زیندوو بیتەوە، لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە حەشر دەکرێی. کێمان پێمان خۆشە با ڕێگای خوا بگرین، شەریک بۆ خوا بڕیان نەدەین و خوا بە تاک و تەنها پەرستین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا گناهی دایک و باوک مردووکانمان خۆش بی. يا ربي خوايا شفامان بدەی، شفای نەخۆشەکانمان بدەی، شفای ئیمانە ضعیفەکەمان بدەی. خوايا دڵمان پڕکەی لە ئیمان و لە تەقوا. خوايا گیان ترس و خەوفی خۆت بخەیتە ناو دڵەکانمانەوە. يا ربي خوايا وامان لێ بکەی ئەهلی بەهەشت بین، لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە حەشرمان کەی. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.